بەڕێزان جارێکی تر سڵاوتان لەبێ خۆشحاڵم بۆ جارێکی تر لە دهۆکی ڕەنگینەوە بەدیدارتان شاد دەبمەوە بۆ پێشکەشکردنی پرۆگرامێکی تری دەپرسیار کە یەکێکە لە بەرنامەکانی ڕوودا و بۆ ڕەخساندنی دەرفەت بە بێت جیاوازی بۆ دەنگ و ڕەنگەکان بۆ ئەوەی کە گزارش لە بیر و بۆچوونی کەسی خەڵکە بربژێرەکان بکەن هاوکات دەرفەتێکیشان بۆ بڕەخسێنین بۆ ئەوەی کە بەرنامە و پلانی ئایندەی حیزبەکان بۆ پەرلەمانی عێراق بخەنە ڕوو. ئەم شەویش یەکێکی تر میوانمە ئەویش یەکێک لە کاندیدا یا یەکێک لە بربژێرە دیارەکانی پارتی دیموکراتی کوردستان لە پارێزگای دهۆک بەڕێز دکتۆر ئەحمەد سەفا. بفەرموو کاگتۆر. بەخێر بێ کاگتۆر وەزعەت سپاسە دەکەم مەمنونم جەماوەڕەکەت حەماسەتێکی زۆریان هەیە بۆن لە ئاسیا و هەموو چاوەڕوانی ئەوان نابێت ئینشاڵڵا هەمی قوتابیەت منن هەمی خوشتبێت منن هەمی کورتپەروەر هەمی پارتینە یا حتا قوتابیەتە هەنە کە پارتی ژینینە بەس حەشتت کا تێکەلن گەلێک قوتابیەت من ژ غێر حیزبن ژ غێر بیرڕاینە دەدەنگە خودەنە من و گەل بیر و بچوونێت منە زۆر سپاسە دەکەم بفەرموو بەڕێز کاک دکتۆر. بەخێر بێ سەر چاوەکانم بەخێر بێ یاخوا دکتۆر. ئێوەش بەخێر بێن میوانە بەڕێزەکان سپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەکتان. دکتۆر سەرەتا وەکو هەموو بربژێرەکانی تر هاوکاران CV جەنابتیان حازر کردووە بۆ ئەوەی کە دەنگدەرانی ئێوە یا لایەنەکانی تر یا ئەو ناوچە خۆڵەمێشیەی کە هەموو حیزبەکان شەڕتانە لەسەری دیارە شەڕی نەرم و ململانێ و کێبڕکەی دیموکراتی با زیاتر ئاشنای جەنابەت ببوون. فەرموو بینەرانی بەڕێز بە زیاتر ئاشنای بەڕێز دکتۆر ئەحمەد سەفار کاندیدی پارتی دیموکراتی کوردستان ببین. بفەرموون. ئەحمەد سلێمان یاسین سلێمان ناسراو بە ئەحمەد سەفار بۆ هەڵبژاردننی خولی چوارەمی پەرلەمانی عێراق کاندیدی ژمارە 2 لیستی پارتیە لە پارێزگای دهۆک. ئەحمەد سەفار جیالەکاری ڕاگرایەتی کۆلێژ ساڵی 1997 تاوەکو 2004 ڕاوێژکاری وەزارەتی دارایی و ئابووری بووە. ئەندامی کۆنگرەکانی 12 و 13 پارتی بووە و ئەندامی لیژنەی نووسینەوەی پەیڕە و پرۆگرامی پارتی بووە. ئەو کاندیدەی پارتی دەڵێت لە کاتی بوونی بە پەرلەمانتار لە بەغدا کار لەسەر مەلەفی دارایی و ئابووری دەکات بۆ چاکردنی موچەی خەڵکی. ئەو نەهەیە خودێ ئەزێ کاری سەر مەلەفا دارایی و ئابووری کەم چونکو بنسبەت من ژیانە خەلکێ داهاتێ خەلکێ موچەیەکی جێگیر و بەردەوام گەلە گرنگە و ژیانە خەلکێ یا یاسایی پڕێبە بچێت. بەر هەندێ ئەس دێ هەمی بودجێت عێراقی دەرێقمش 2005 هەتانوکە کا چ مافێت هەرێما کوردستانێ ماینەل دەف حکوومەتە بەغدا. ئەحمەد سەفار ساڵی 1955 لە دهۆک لەدایک بووە و خاوەنی بڕوانامەی دکتۆرایە لە دارایی گشتی و یاسای دارایی ساڵی 1990. ساڵی 1970 بەکالۆریۆسی لە زانستەکانی ئابووری بەدەستهێناوە. ساڵی 1983 ماستەری بە پلەی زۆر باشە لە دارایی گشتی بەدەستهێناوە و ساڵی 1984 بە مامۆستایەتی لە کۆلێژی یاسای زانکۆی مووسڵ دامەزراوە. سەفار باسیشی لەوە کرد لە بەغدا مەلەفەکانی 2005 تاوەکو ئێستا هەڵدەداتەوە بۆ ئەوەی بزانێت چی مافێکی هەرێمی کوردستان لە لای بەغدا ماوە بۆ بەدەستهێنانی هەوڵ دەدات. ئەس دێ هەمی هەول و شیان و هەزرێت خۆبکار ئینم کو ئەس هەمی مافێت داراییت خەلکێ بێ هەرێمێ ئەز بزەورین مەبە و حکوومەتە هەرێمێ بشێت دیب داهاتێکی ڕێک و پێک ژیانە خەلکێ ئاسایی بکێت و داهاتێکی بەردەوام بوو بێ خەلکێ بێت. ئەحمەد سەفار ساڵی 1997 بووەتە ڕاگری کۆلێژی کارگێری و ئابووری لە زانکۆی دهۆک و ساڵی 1998 بووەتە ڕاگری کۆلێژی یاسا بە وەکالەت. چەند خولێکی لە ئەمریکا، ئەڵمانیا، لوبنان، ئوردن و مالیزیا بینیوە. ساڵی 1972 بووەتە ئەندامی یەکێتی قوتابیانی کوردستان و پارتی. دوای نسکۆی 1975 ئاوارەی ئێران بووە و
پاشان ماوەی 16 ساڵ لەگەڵ خێزانەکەی بۆ پارێزگای ڕوومادی ڕاگوێزراون. ڕزان ئەمە CV تایبەتی کاک دکتۆر ئەحمەد سەفار بوو وەکو ئەزانن لە بڕگەی یەکەمی پرۆگرامەکەدا ڕۆژانە چەند لایەنگرێک یا دەنگدەرێکی لایەنەکان لە شوێنی تایبەتی خۆیان هەڵەگرم تاوەکو ئەچینە کافێکدا نشین لە ڕێگا گفتوگۆکەین وەکو بەشێک لە ریسێرچی تایبەتی خۆم بۆ پرۆگرامەکەم با ئەو بڕگەیش ببینین دواتر دەستەکەم بە ئاراستەکردنی پرسیارەکانم لە دکتۆر ئەحمەد سەفار فەرموون. سەر چاوەکانم پارتی چاوەڕێی چیە لە دهۆک بۆچی زۆربەتان ئەڵەن دەنگەکانمان زیاد دەکا و زۆر بە مصەری ئەم قسەیەکەن کارکردنا پارتی سر پروژه نتواتی کو اوج کو وان دست کفته تادن انجام دان مثلا رفراندوم پاراستنا کردستان اوه همی ودگرده بوی که کو ام پشراستن و کو پارتی دموکراتی کردستان کو کرسیکت خود زده کن گمان تدانین حل بجارتن چویجیک پراستید بیتن شینانه کرسی کام ده کرسی کام لیس حل سیستم حل بجارتن وی سال یه پارلمان عراق کو بو اگر کو یعنی جاری پیشو اگر دنگی پارتی نفرت او 8 کرسی زیاده تر دبو اگر نبود کرسی کا پارتی زیاده تر بیت لی سیستم یه حل بجارتن او سیستم دانای کو اوه غدرک مازن پارتی که چون کاندیدا پارتی دموکراتی کردستان 11000 دنگ نه اینان کاندیدا کالاینه که دی 3 حتی 4000 دنگ در باز به وجه کاندیدی که بس 4000 دنگ او بو کاندیدا پارلمان و کاندیدی پارتی هه با 11000 دنگ و نشوتا سر سیستم کوتایبی کوج کاندیدا کا گرتو اسلامی چو پارلمان عراق دنگی ایو با کبرای پارتی کان زیاد دکا ئایا زیاتر تەسەورەکەی ئەم جارە دەنگدەری چ لایەنێک دەنگ بە ئێوە بدا کە پێشووتر دەنگی داوەتە لایەنەکانی تر وەکو پارتی دموکراتی کوردستان خەلکێک هەبووە جارە چیت احتیمالە ژیان بێژن خەلکێک وەکی بێژن پارتی عاجز بووە لێ نەکوش لایەنگیری خۆی پارتاتیە دەستدایە ئەتبێت هاتنە سەرچاوێتنی ناوە پەرلەمانی عێراقیدا پەرلەمانی کوردستانێدا هەڵبژارتنە 2014 عاجزەکانی پارتی کە لە پارتیش عاجزن بەڕای تۆ دەنگ بە پارتیە دەنەوە ئەف جارێ چونکە پارتی سەلمان کو تنێ خوداناوی ملەتی کو پارتی دموکراتی کوردستان بێ مجاملە دیرش هەر تشتێکی وەکو پارتی دخبات و براوانیل کردستان کتن دیرش مسئله حزباتی چون که مهمی دید امروکه وکوب تایبتی مثلا رفراندوم پارتی پتر هر حزب که یا مصر بو خلقی کردستان چیه کن یک دو سه ترکستان نصر چیه ل پروگرامی هم زاره پروگرام پارتی دموکراتی کردستان یکم خال شول سرکردن کار سرکردن پاراستنا اکرزیان اف مالا کردی اول برنامه پارتی دموکراتی کردستان بو پارلمان عراقی تکذیر سروی کرد ورن یک بگیرن یک رنگ بین یک دنگ بین ام همی پیک و ناو کردستان بپارێزین چونکە ئەگەر ئەو هات باکردن گومان تێدانینە 16 اکتوبر ناتاتەکردن چونکە ئەمە هەمی ئادیجی پارتی سەروەیەکی خاڵ کرد دوم پاراستنا ئەو ڕێفراندومە هاتیەکردن و ڕێفراندومە سەربەخۆییە کوردستانی وەکو پارتی دموکراتی کوردستان پرۆژەوێ نوکەژیک هەریە بەردەوامە و ئامێت بینیجی ئەفریقا بزانین کاک وسامۆک و دەنگدەرێکی یەکگرتو ئەو چیاڵە لەسەر قسەکانت کاک ئوسامە ئێوەش بە هەمان شێوە لە کێبڕکێدان بە تایبەتی پێشووتر کە بڵین پارتی کە لێرە حزبی یەکەمە ئێوە چیاڵێن لەسەر پرۆگرامەکانیەوان بە تایبەت کە کۆمەڵی خاڵی هاو بەشتان هەیە بابەتی حکومڕانی سەر چەند فاکتەرێک ئۆشولکردن ئێگەشوە ئەوە قوتی خەلکی نانی خەلکی نهێتە بریم چرەنگا قوتی خەلکی بێدەدان یا دوێ هەگە پێگەیەکی عسکەری گەلێکی پێس هەبیدن یەکێکداری یا سێ باوەری و ثقت حکومەتێ ئان حکومڕانیە ئەگەر بيجن هيك هادو فاكتورات هني بين استغناء كرين كو استغناء هادو فاكتورات اولي بجاي بلام عبادي بس يعني حكومتها قلت ما بري ما شرمت جاري عفوا من متناقض عجي جاري بين اخفرا كم ناقض عجا بس رساليهم بيوم دراسه يبقى هنا خاله جلقه بحيث يعني قوتي خلقي وبيجي ما قلت عسكري وشكداري وخلاص جلقه بحيث اوكو باري بحكمرانيه هذه خلقي چه باري بقى بحكمي هي ان حكمرانيه نوكه هي الكردستاني
ابو عند بيجين يعني بارابتر دي بيجين الدفر دهوكيك و بارتي ديمقراطي كردستان فعلا بارابتر ده صلاه ده سيدايه خلكي او متمانه هنيت قال مايا انا افش خرا جرينترك و خلكي متمانه حكم راني هبيتا متمانه مايا يعني اف متمانه بديت نامن هدنا مايا خلكي حكم راني هني طيبته كان بحث دفر دهوكي بكين كردستان يعني بجشتي بكين اف فاكتور يعني خرا جرينترش فاكتور قوتيجي جرينتره قوتي خلكي وناني خلكي بيتن قوتي خلكي عفوا كاكرانشا قوتي خلكي بيتن بغداجي بهنيريتن عبادجي بهنيريتن همو حزب كان لنا في حكومته بون شما متمانه بوا مايا شما متمانه بارتينا مايا شما حمي كمكورتي ام ولاته جسر شاني بارتي ده حساب كرد اگر کسانی یگرتو وق جیگری پارزگری حکومت خوجهی من اعتراف اگر میساک جیگری پارزگری دهوکیه اگر گندلی هبیت لانک او برادری او جیگری محافظی با بری هم یک دادگاهی نینری گرتو با بری هم یک دادگاهی بلا بلگه هبل اگر بلگه هبل بلا بری خرج دادگاهی انا 27 سال عمل بیجین که اسامه بزنم نینری یگرتو گندلی چیه پیش بسم الله با بلگه احتیاطیه بله چه معقوله تو حکومت دا تو بیج حکومتك وکی مدیتی و خو پیشاندان جان کردن حکومتك فاشل حکومتك دکتاتور حکومتك دس حکومتك گندل تو چت که تو حکومت اگر تو شریک نبی اگر راست فعلا هیچ شریک نینن وکی دیبن اما خو وکیش چون که دو کی کاکرانچ دو کی سنور پارزگاه دو کی دور آبادینا پارت گیت گرتو وضعوان باشه مادیته گشتی اش بروی که خوش حکومت نوکشه بری که بلا بلگه هبیتن من 23 پشت جگیر پارزگار آتشین خانه کینی آباد کرد پشت جگیر پارزگار آتشین مزرعه آباد کرد پشت جگیر پارزگار آتی گاز ارزاق یه تتا ویر پرکاوی تتا داوش کن حتی ویدی ماکنه گلک تشت دیجی باشه بزنی لنوان ایودا کاک بیاریش دنگدری حزبکی دیارو لیر کبرکیانه اویش کاک بیار یکیتین اجتماعی کردستان هنده کس گرول سر واقع گویا کرسیکی نه نتو تو علی چی هل بت مدبیت ناز بیشم که هر لعنک دی وکی خوب پروپاگاندا خو کتن یکیتین شمال کردستان یا پیزا و د پارستن سر کرسی کا خو کتن و دنگت مد از نشان کرینه و وی باره ما امشاره بود دو کرسی کات کن کرسی کا که هر مسوگره مدویا بس واقع دو خازی دم گوتی پارتی بتنه خدان وی ولاتی نخیر پارتی بتنه خدان پارتی دستکت پاراستن پارتی رفراندوم انجام داد پارتی نه لفت حزب شعبی بین دوی که حوالیر سلیمانی اگر پارتی نبود دانه که آلوی گاوه سر و سایتای داشته که حزب شعبی بره همین بیگ و بحث 16 اکتبر کن به همان دم بحث شنگالی جبکه بحث زمار جبکه بحث سیحج جبکه چون بری 16 اکتبر شنگالی جی همان شوی چه بوی برو واجب شنگاری جاری یکم کسی شنگار برد عامل لیوک بی کابرای کتیبی گل لشکر عراق بیل آسایش پشمرگه همین لاین شنگار دامون د صلات شنگار تلپ پارتی دا بو همین حزب لیبی بلای که شرکت تو بحث 16 اکتبر همین حزب خدای بلگه به وجود باشه بلا ما دلیل لبروی یکیتی شرینه کرده دست پیک یکم کسی برده یکیتی برده یکم کس عامل لیوک عمیتی داد بینایی دست بجه یکیتی برده کاکرنچ تبع بحث بس دلی بدنم بحث 16 اکتبر که بس همان دم بحث شنگاری بکن بحث زمار بحث مخمور اجتماعی کردستان دنگکانی زیاد دکا یان مثلا استبون منا پارتی الله اما دنگکان من زیاک اگر تو شله دنگکان من زیاک امجی دی بندگی انا کز وصابیر دکن که حمی تما حیوان لدنگی یکیتیا از بیجم بلا یعنی از ویرانگید بیجم اگر هزر کرسی کا یکیتی دو بکن انکتی دی کرسی کا خوینی تو نو دی دنگاجی نی تو بلکو یا شریک سر کرسی کا بله شریک یا سر کرسی کا دویت کتنو و لانگرین انکتی زادتر کرسی دو مثلا دنگی که دبه خلق او خلقي ابروكا مثلا اب خلقي نوكا الفيري از الوي بواري ما ام شاريل سرا كرسي كود ويت كان ودي اني جدز بس من بيت نختك كوكرانش دلي بدا من كوكر داخازي بحث 16 اكتوبر كي من بجم كو 16 اكتوبر نا رافيبو ناش كاستن بو نخيانات بو بلكو بري نو ركفنكا امزاكري بول دكان وبري نو جي بارتي ولا اندي همي اقدر بجري بيرك انا مكيبون اتفاق بلكو برو
هر پارتی بی خیانت اگه خیانت نمیکنه هندی توانات بنکنه خیانته اگر خیانت نمیکنه صادق چه خیانت ملت بکنه حسن و مصدر خیانت بیا خیانت بالعكس هو خلتي كلكي بيتا كشتن وكيميسن نخير بله برافاني وقت برافاني كري وقت برافاني كري داخل خود انا كشت هنجي راخدي كلكي بون هات بردون خينا يكتي برنامج يكتي مثلا تشيا بوي قناعات ما بيرو بار پنده هيا كما كار كري و دنگا زده کنجي و الآینده ایش داده دیار بیتن و لوی باره مجیب نه به سر کرسی که بلکه همه شرک کرسی که دویه جید کین و هم دهوکی کمترینین چه لاینه دیه سیاسی چه احزاب دیه سیاسی بلکه هم جدی و رشد کارت کین یا گرتو اسلامی کردستان دنگی که دبا دنگی کومل دبا دنگی گوران دبا چونکه پارتیکان الان اما اگر سیستمی هجواری دنگەکان نەبووە ئەو هەش کورسیە نۆ کورسی و دە کورسیە بوو ئێستا ئەوان ئەڵێن دەنگدەری سابتوانەیە ئێوە چاوتان لە دەنگی کێیە ئەم بێژین دەنگە ناڕازیە خەلکی ئێک و دەنگێک و پارتی یعنی هەر کیژان حیزب زێدەتر پارتی بارابتر یا دوێ ئێکەتی ئەس نزانم یعنی چه فاکتەر هەیە و فعلا ئەو دەنگە بدە سۆڤەئینن وەک بەرهەم ساڵح یعنی بووینە دو باله دی و چند کارتی که نسل بیلی که دو که دنگت هر دو کاجی ام میشین دی بوی گرتو هن بوچی از بیشم بوچی دنگی پارتی دست بالانندی از بیشم کو پارتی دموکراتیک کردستان سر یک مبدا مگوت تکاکران چانی مسئله وگاوه از ابرو که مسئله بیرو باره نتواتی از کادر پارتی مکبزان وگاوه پارتی پیرو پروگرامه کو بو نتواتی نه یک روشنامه بس پارتی هم اتفاق کی مسئله کرداتی پاراستان دست کفتا ما همی دید کاکران همی خدانین همی خدانین کردن امر عزیز که خب بابت رفراندوم یک شوان خدانی دستکوتن شما همی خراپه جبوی که تو پارتی همی چاکه جبوی گرتو شما لدستکوت شریکن کاگو ساما کام دستکوت مثلا هیچ دستکوت نینه لکردستان من علیم او 27 ساله او 27 ساله والله كنا هكا مازنا كان بين دسكفنا والله قلنا هكا مازنا كان بين دسكفتي برجوان ديا خلكي خريبه العراق شرمك مازنا خوينا شهر بتشنات يكرا خوينا پیش مرگیجی كي من دسكفتي تنك موسيجي تنك دسكوت چیه مثلا دستکفتید ما افریقا همیه اول پاراستان آرامی کردستان وکی ما همیه دید کو برنامه همیه خدانی پارتی دموکراتیک خدانی یگرتو تاکه حزب و شرف فکری داعش کریه مصر نصر جده نشه من بالگی بینه عشان جربوا قضيه كردي وقضيه فلسطينيه اسلامي ريا كم اسلاميه كم توي مصر هات نصر جاده بو كي نام نصر جاده ريفراندوم باسترين قضيه بو تركي تجي ما كريا زور سپاس اسماعیل بربجر بس بسیاری کردستان بسیاری بود دکتر مسافر لبر میوانی خوتا بله و کسی که آبورناس و زور بقوات و حس او کسی دتوانیت توجیه حزبی مرکزی پارتی ندرشیدن اگر خدمت و مصلحتی گشیده بید دکت آنه زور سپاس او شریک کرداتی شو کنه حزباتی زۆر سپاس دەکەم دکتۆر جەمال کۆچەرە توانێت لە تەوجیه حزب دەربچە دکتۆر حوسێن ئامینە توانێت لە تەوجیه زۆر سپاس ئەوە منیش بەڵگەی کردووە بەڕێزان ئەچمە ستۆدیۆ بەخێر بن بەڵێ بەڕێزان دووبارە سڵاوتان لەبێت دیارە لەم مانگەدا زۆربەی حزب سیاسیەکان ئەندام و هەوادارەکانیان زۆر بە پەلە قساکەن دیارەیانەوە لەم مانگەدا زۆرترین بیرروبۆچون و ئایدیاکانیان بگەێنن بەڕێز دکتۆر جارێکی تر بەخێر بەی سەرچاوەکانم بۆ خۆتەزانی وەکو لە سیڤیەکەتا باست کرد پرۆژە و کارنامە و ئەم شتانت هەیە بەڵام هەر پرۆژەیەکت هەبێت چه خۆت چه حیزبەکەت چه هاوڕەکانت چه حیزبەکانی تر إلا ئەبێ هەمووی بە فلتەری دەستوردا تێپەڕ ببێ بۆیە دیسان پرسیارێکی دەستوریمەیە بۆ جەنابەت بە پێی دەستوری عێراق بۆ خۆتەزانی هەر گۆڕینێکی دەستور ئەگەر لەلایەن چەند پارێزگاوە ڕەت بکرێتەوە ئەو گۆڕینە پەسەند ناکرێت ئەوە لە مادەی ژمارە چەندی دەستوردا هاتووە کاکرانچ خێر هاتی ئێبارەتە و بینەرێت ڕوودا باش بێت تایبەتمەندیە من داراییە ڕاستی هەمی مادێت پەیوەندی هەی
ماده دارایی و آبوری و ازانم رقمت وانو ماده دی ماده سیاسی و ید علاقت بگهورینت پرلمانی و کجمارت وان مجبرني نبس أظانم أبد فيت بترش دو بشا رازي بن السر حتى أو تبهرت يعني بس زياتر تركيز لسر أو معدانية كبيوندي بأبوريا وهي دارای آبوری اوی دیجی منت يعني از سر بچوی منت خاندینو من استعابان کری بس پتر مترکیز و شلوبه ماده دارای آبوری وکری باشا والله مكي ببي مادي جمار الصوت لدوي دستوري عراق اگر سه پارێزگایان زیاتر دژی هەر گۆڕینیەکی دەستوری عراق دەنگ بدەن ئەو گۆڕینی دەستور پەسەر نابێت و هەڵەوەشێتەوە نەک دوو باشە پرسیارێکی تایبەتی پەیوەست بە مەسەلەی ئابووری و دارایی و مڵکداری بەپێی مادەی ژمارەچەندی دەستوری عراق ئەمان اختصاصی خۆتە مڵکداری تایبەت لە عراق پارێزراوە اش ماده 4 بگیره 14 22 ماده 22 حتى 26 أبا همي حقوق اقتصادي واجتماعي وثقافينا وماده 110 111 112 114 السر توزيع صلاحياته وإدارة كرنا سامان سروشتي وملك شعبي عراقي همية زور باشا والله مكا مادي 23 دستوري عراق 22 حتى 26 أو سر حقوق اقتصادي ويد اجتماعي وثقافي بله راستا زور راستا دكتور ديارة ايوا زياتر وك اكاديميكي بلان ناسرابون بيشتر چون بو لسر ليستي بارتي ديمقراطي كردستان بوي بربجير بو برلماني عراق بله من تجارة بلاين نبوي ما از صفا چاري اعدادية من خاندنا خوي هيلاي وازي جايشي ما رزيت شورشة حفتي وچاري ومن پيشمرگاتي كريو شويري نالم بيلان بوي بلام لاي زور كز وكو بيلان ناصر ابوي بيشوتر دائما شولامن اس رخنيت قرم الشولات خلت وما بس من دائما اس او شولات كيمو كاسي اس راسكم واس رخنيل حكومتي بكم والحزب اخو جار عول بكم كو مدفيت او كيمو كاسيت هين اس راسكم ابا چنكو ابا حزب سروكه حزب حاكمه او حزب كو تمثيله في ملاتي كتو برافانيش ملاتي كتو او حزب شهيده يا بيشمرجي وحزب برخدان كو باراستنا ما فت ملاتي كو بنندي هر وقت من كيماسيه كديت من دست نشاند كر ومن رخنت كر ومن هول دا از بديل بينم باشي بينم واوا از بردوام بمن سيرفي اول جي از رخني الحزب اخو قرم دا او كي مقاسي هبنيت حزبا من راز بن واس مجالي ندمه كسكي كو رخنين ما بقرن زور باشا ايوه چند جارك رخنتان لا كاركردني برلمانتاراني كرد قرتوه لبرلماني عراق خود چي جياواستركي برويت اوه بو كرد وبو عراقيش بله حقیقت الديف تايبت من ديامن كماستر ودكتوراه بدارایه گشتی بیاساین دارایه و 35 سال خدمت مزان کوه داهی دها يعني بكولينة ماستر ودكتوراه سربان مسألة من ديت دو توريد خلد كو أبا ويلسر برلمانتاريت ميت برز رابورين جبر كو نت هايبت مندن بشولة تكنيكي يد حسابي يعني يد كو أمبيجين محاسبي إيك أو كومك دينت ميت هريميل دب بغدامان من سيزده بوجد عراق در اخستنش بودجه 2005 حتى 2018 دهان مليار دولار يتم دين الدف حكمت ماين وما فت من ما فت ملتي كردن مال العام ناتشي بدكس خمساريه اللي بكت باش عندك كسل اداي برلمانتاران رولينيه بزورينا وكمينه يعني بقناعتي برز دكتور احمد صفار كانديدي بارتي ديمقراطي كردستان لا شاري دوك بله ثقافه و باغراوند و خلفيه دستوري و جرأت و كاركتر اگر پرلمانتارانی کورد هەموو صفتەکانیان تێدا بێ لەگەڵ زانایی کاریگەری هەیە لەسەرەوەی کە باشتر پشک بۆ کورد ببچڕیت نسبة كرد البغداد وكي جمارة وكابينة كمينة بس كرد بقشتي ديم سرجان شولت من كيفت خلال اللجان هذا كان لجان سركي 26 لجنة قرنكترين لجنة دارائية او لجنة فيت يبيشتوي لجنة ايك تايبت من بد
بأكاديمي وهيربيني يعني مسألة أم بيجين اختصاص مهني دو زمان عربي بزاند سي كالتوري عربة بزاند أس 16 سالة نفي بم الجنوبي زماني وان أسواك وان تآخبم وأس كالتوري وان زانم وأزانم دي چاوة تعامل جي قلوانكم وقتت لجنيدا أو بيتبر من كاكرنج أو شو لدينت ما مانج برهندي برادرت ما أوي چويت وان لجانا دا تایبەت مندیا هیربینیا دارایی نبین ایک زمان احتمالا نبین کلتوری عربان ازانین اوی بیت اتلیجنی دایان قطابیه منه یان برادر منه بو نمونه مستشار سروک وزیران عبادی دکتور محمد صالح مظهر صالح برادر منه اوی میزانیه چیکری وقتی ازو اوترینن ام دیتی گهین ام چید بینین بس وقتی اوترینن تلقال هنده مروبیت نتایبت من اکید هنده تشولا در باز بز بر هنده نفقات حاکمه و سیادی فرق سعر مخطط يا غازي كاكرنج افرو غاز حفتي و 4 دولار سعر مخطط ميزانيه عراقي دا 46 دولار 6 دولار تقريبا فرق همي صاله افرقيه هي مخطط شنده يا فعليتي فروتن هر برميلي تقريبا معدل بجمته دورت 15 حتى 20 دولار روزانه 4 مليون ضرب 4 مليون برميل في 15 دولار في سهروج في دوزايف هر سال معدل 2 مليار دولار اتمل دب بغداد معناه دوري 6 مليار دولار اتمل بس جوازيه غازي ميل بغدادين جبلي او نفقات الحاكم والسيادي او يدبو معينا الحساب كرين سرملتي كرد مع علاقات بفنينه وكي سكيت قطاري وكي موانئ وبحار وكي بدها قرضت ورقتين 1 دينار بوهري من هنا زار باشە بۆ خۆتە زانی وەکو خۆشت ئاماژەت پێکرد بەشێکی زۆری کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا مەسەلەی دارایی و ئابووریە و مەسەلەی چۆنەتی تەفسیرکردنی دەستورە بۆ خۆتە زانی قوتی کوردستانیان بڕیوە موچەی خەڵکی کوردستانیان بڕیوە تاوەکو ئێستا پارە تەرخان ناکەن بۆ جێبەجێکردنی مادەی 140 ئێوە بەهۆی ئەو خەلفیەتی کە باست کرد دەتوانن چ بکەن لەوێ بەڵام پاش ئەو ناوبڕە وەڵامم بیتەوە بە دەقیقی سوپاست دەکەم بینەرانی بەڕێز پاش ناوبڕێک ئەگەڕێمەوە. ئەمڕۆمێ باسی بەرهەمێکی زۆر باشتان بۆ بکەم. بیرم چوو. کات تکایە ئاوم پێ بدەن. ئەمڕۆ هەلام کرد. ئامادەیە. دوو حازرە کاکە ئاکشن. ئەمڕۆمێ باسی دیبابەتێ ئێ کات زۆر تاخیر بوو بە شەو 4 کات 14 واو دێلاڤیێ تامی چەند خۆشە لە کۆمەڵی گژوگەی سروشتی شاخەکانی ئاڵپای سویسرا بەرهەماتوە و 9 جۆر ڤیتامینی هەرە پێویستی تێدایە و زۆر تەندروست و بەسوودە و مرۆڤ لە زۆربەی نەخۆشیەکان دەپارێزێ. دێلاڤیێ خۆشاوی ژین. ئیتر قسە ناچێتە گیرفانەوە. ئەم وڵاتە پێویستی بە کردارە. من ئیتر بڕوان بە قسە نەماوە. کردار شەرتە. کردار شەرتە. کردار شەرتە. کردار شەرتە. من ئیتر بڕوان بە قسە نەماوە. کوردستان پێویستی بە کردارە. دایم وتومە کردار شەرتە. ئەوان تەنها قسەیان کرد ئێمە بە کردار سەلماندمان بۆ ژیان و ئاوەدانی دەنگ دەدەین بە هاوپەیمانی. بەیانیان لە چایخانە چای جیهان لەسەر کار چای جیهان لە کافتریا بە بێدەنگی لەگەڵ یار بە بێیار چای جیهان لە ماوە دۆستان لە زەماوەندیش چای جیهان بە ڕۆژ و بە شەو چا لە دوای چا لە دوای چا چای جیهان چایەکی تایبەت بۆ هەمووان. بۆ یەکەم جار لە ساڵی 91 کە لە ناوەندی بووم بە پارتی. بە پەرۆژ بووم کاتی خۆم بۆ لایەنێک تەرخان بکەم کە دەیویست یارمەتی قوتابیان بدات بێ گوێدانە بە بۆچوونی سیاسیان. لەو کاتەوە کۆلێژی یاسام تەواو کرد دکتۆرام لە کارگێری کار وەرگرت و ئێستاش
وەک سەرۆکی بەشی یاسا لە فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە کار دەکەم. هەروەها ڕێکخراوی ئاریانام دامەزران بۆ بەهێزکردنی ژنان لە ڕووی کۆمەڵایەتی و سیاسیەوە. یەکێک لەو هۆکارانەی کە من لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانم ئەوەیە ئەوان ڕێز لە ژن دەگرن و لە بەهای دیموکراسی تێدەگەن بۆ هەموو گەل تا نوێنەرایەتی ژن لە سیاسەتدا ئامادەیی هەبێت. کاتێک ژنان لە پۆستی گرنگدان تەنیا نابنە نمونەیەک، بەڵکو بۆچوونێک نیشان دەدەن کە ڕنگدانەوەی نیوەی گەلەکەمانە. پەیمان دەدەم لە پەرلەمان کە مەشغولی هاتووییم بۆ بەرگریکردن لە مافەکانی هەموو خەڵکی کوردستان بەکاردەهێنم. ئەم هاوینە ئەم دەرفەتە لەگەڵ کۆکا کۆلا لەدەست مەدا. هەلی گەشتێکی ناوازە بۆ جامی جیهانی فیفا لە رووسیا ببەرەوە. تەنها کۆکا کۆلایەک بکڕە سەیری ژێر قەپاقەکە بکە بزانە خەڵاتە گەورەکەت بردۆتەوە یان بوتڵێکی شوشەی کۆکا کۆلای فێنکەرەوە. کۆکا کۆلا چێژ لە ساتەکە دووەرگرە. لەگەڵ LG ڕێگەکەت بکە بە چیرۆک. باکڕینی مۆبایلێکی LG بەشدار دەبیت لە هەلی بردنەوەی ئۆتۆمبیلێکی مۆدێل 2010 و چەندین خەڵاتی تر. ئەسێ تاکە بریکاری مۆبایلی LG لە عێراق. بەڵە بەڕزان دووبارە سڵاوتان لەبێ دیارە پرسیاری ئەوم لە بەڕێز دکتۆر ئەحمەد سەفا کرد کە کێشە دارایی و ئابوووریەکان بەشێکن لە کێشە جەوهریەکانی نێوان ئەرێمی کوردستان و عێراق هەر لە مەسەلەی بڕینی قوتی خەڵکو و بودجە و موچا و هەروەها تاوەکو ئێستەیەکێک لە کێشە هەڵپەسێراوەکان کە چاوەڕێ بووین دەستور حەلی بکە مادەی 140 هیچ پارەی بۆ سەرف ناکرێ. ئایا کەسێکی ئابووری ناسی وەکو دکتۆر ئەحمەد سەفا چ دەکات لەوێ و چی ممکنە؟ ما دوو تشتێت هەین ئەوە دستوری عێراقی ساڵا 2005 و ئەوە قانون ئیدارە المالیە و الدەین العام ڕقم 95 یا ساڵا 2004 ئەوجی ئەوە حەکەمن فەیسەڵن نابەینەما حکومەتە عێراقی مادەم ئەم هەرێمێکی فدرالین واجبە سەروێ حکومەتی هەمی مافێ دارایی و ئابووریت خەلکی vê هەرێمێ بجهبینێت ئەگەر ئەوی ملەتی بریاردا و ئەسنارتەمە بەغدا ئەزێ هەمی هەولێت خودم کو هەر دینارێک هەر سنتێک کێوی ملەتی ئەشوێرێ بینم تایبەت کو مەسئەلا موچە و داهاتێکی جێگیر و بەردەوام بۆ هەمی چینێت کوردستانێ تایبەت کاکە ڕەنج خێزانێ سەربەرزن شەهیدا و پێشمەرگە قەهرەمان وەکی کاچەوە ئەو دنە شەهیدێت خۆ و حەجدی شەعبی وەسا پێشمەرگە و شەهیدێت کوردستانێ لازم وەرگرن ئەم زیندانیە سیاسی و ئەمفال کریە ئەوان مەسئەلا ڕەفحاوێت ئیناین دەر مەلایینە دیناراوێت دەنەوان ئەس دێ شەڕیکە مل سەروی ئەبی داهاتی بوانجی بینم هەر وەساب نسبەت کێم ئەندامە و دان عەمرا و هەمی چینێت دی ئافرەتێ و ئەف گەنجێتر vێرێ ڕینشتین ئێکش بەرنامە دێنە ایکش خالد گرین کت برنامه من کو اس همی قوت شول کم اعادت هیکل ریفورم هیکل آبورا عراق و تأثیر لیا کردستان جیب کم کو سیستم بازار آزاد دابین کن و افغان جه خوی کاری ببینم همی قوت دلیبت کاری پیدا بزنم. داهاتی عراق ئەمە ولێت بپرسم داهاتی عێراق لە کاتی ڕوخانی ڕژێمی سەدامەوە تا ئێستا دوو ئەوەندەی داهاتی عێراق بووە لە 1920 تاوەکو 2003 بەڵام بەپێی ئاماری بانکی نێودەوڵەتی ئێستا لە 130 خەڵکی عێراق لە خوارهێڵی هەژاریەوەن. ئێوە دەتوانن چ بکەن لە پەرلەمانی عێراق بۆ دانانی پلانی چاکردنی باری ئابووری خەڵک لە عێراقا؟ ئایا بەڕای تۆ شەرم نییە عێراق بە 1 تریلیۆن و 170 ملیار دۆلارەوە لە ماوەی 15 ساڵدا
ئێستا لە سا 30 دانیشتوانەکەی لە ژێر هێڵی هەژاریەواژین gelek عیبە مخابن ئەvە هەمی دوو مەسەلەنە ئێک مەسەلا گەندەلیە دوو مەسەلا حکومڕانیە و ئەو سیستەمی ئابووری و دارایی العێراقێجی و هەرێمێژی دەم هات ڕیفۆرم چێ بێت عێراق نەمینە دەولەتێکی ڕێعی مەسیرێ vê خەلکێ girêdayê boriyekî gazê ve her wextê ew gaze çû û bihayê gazê bilind bî xelk dê xweşî û şadiyê bînin her wextê ew gaze neçû bihate xat xelk dikeftet qeyranê Iraq wêj kevlê xut xut wêj cismê xut xut Iraq dewletekî daîm bûnûke dewletekî Medîne 124 milyar dolar ser ez ê wêrê hemî şanê xwe bikarînim Birêya Lijna Malî ew budcêt bêt êdî naqebîlkên budcêt bekarber bin budcêt istihlakî bin divêt 75 sedej budca teşgîlî bête guhorîn berew budca îstîthmarî سەرۆکی تۆ ئەتەوێت لەوێ بچیتە ناو لیژنەی داراییەوە طبیعی ئەبە تایبەتمەندیان باشە سەرۆک وەزیرانی عێراق سەرۆکی لیژنەی دارایی بوو لە پەرلەمانی عێراق لە خولی پێشوو ئایا ڕخنەی ئابووریت لە ئەداکانی چییە لە قەرارەکانی چییە لە قەرارە ئابوووریەکانی پەرلەمانی عێراق و لیژنەی مالی چییە چونکە تۆ وتە عێراق وڵاتێکی ڕێعیە و خوێنی جەستەی خۆیە خواتەوە بەێ آخر ئەو هەمی من گوتەتە سیاساتێت غەڵەتن سیاساتێت دارایی و ئابووریت سیاسەتەکانی عەبادی لە ڕووی داراییەوە غەڵەت بوون هەموو غەڵەتن چونکو عێراق وەزعێکی ئەمنیە نەدروست بی هەمی داهاتی عێراقی چوو بوو مەسەلێت ئەمنی و عسکەری بوو مەسئلە کو ئەم بێژین بوو مەشروعێت گەندەلیە چوین داهات ئەرقامت ئاخبن عێراق 2003 حتان و کە چەند پێنگابە وێ بوو باش چوی عالەمێ بوو پێش بەچێت عێراقی بوو پاش بەچێت پترش 2 ملیۆن ئەرمەلا یعنی ژنێت و بێزەڵامێ عێراقی هەین 6 ملیۆن ئومینە نەخاندەوارن هەمی بەیانات عێراقین وکە وێ دەلیلێ دێت عێراقی بوو پاش بەچێت ئەبە هەمی شتێت سیاساتێ دارایی ئابووریت غەڵەت ئەو داهاتێ گازێتێت لازم بێتە بکار ئینان ئابوورێکی ڕاستەقینە دروست شێکن کردێت ئابووری چاندنە پیشەسازیە گەشت و گوزارە بازرگ ئەوان پلڤینن داهاتێکی حەقیقی بێت کەلوپەل بێن بەرهەم چێ بێت و خەلکێک لێشول هەندێک کەس قەنەعەتی وایە گونەهە گەنجی عێراقی دەربەدەر بێت بچێتش دەربە بگەڕێت لازمش دەربە بێن عێراقی بژی هەندێک کەس قەنەعەتی وایە سیاسەتی هەندێک کەس قەنەعەتی وایە هەندێک کەس قەنەعەتی وایە سیاسەتی ئینتاز لەسەر گۆی زەوی دابەش کراوە و ئەم وڵاتانە نابێ پشت بەخۆ بەستوو بن بەردەوام ئەبێ ڕێعی بن بەردەوام ئەبێ پشت بە خەڵکی تر ببەستن بەس بە بەڵێ و نەخێر ئەمە ڕاستە وەکو ئابووری ناسێکیا هەڵەیە نابێت ڕێعی بن غەڵەتە دەبێت ئابوورێکی حەقیقی هەبێت ڕێیان دەدەن بانقی نەقدی دەولی نەیخنکاندون شروطە نێودەوڵەتیەکان نەیخنکاندون بانک دەولی ئەو وەختی قەرادنت بێت گەڕنتیەک زمانێک هەبێت قەرێت خوبزە برینج بەر هەندێک ئەو تەدەخولێت گەن هەندێک شروطە دەینەبەرک و مەسئلە ئیمناهیە هەبێت و ڕێسک نەمینێت و بزانێت ئەو دەینە دەچەوە ئەو وڵاتی دەیندا زۆر باشە ڕەخنەت زۆر لە حکوومەتی عێراقی گرت وتیشت زۆر جار ڕەخنەت لە هەبووە لە قەراراتی هەڵەی حکوومەتی هەرێمی کوردستان ئایا ئەو ڕەخنانەی کە گرتە لەسەر مەسەلەی خەرجکردنی ئەو داهاتە بۆ حکوومەتی هەرێمی کوردستانیش بە جۆرێ لە جۆرەکان ڕەخنەت هەیە بەڵێ حکوومەتە هەرێمێ گەلە شولێ باشێ کردی و گەلە کێموکاسیە ژێت هەین ئەو کێموکاسیەژی سەبەب ئەوە ململانە حزبیە و تەدەخڵا حزبی تێتەکردنێ و ناهێلن حکومەت بدرستی شول کرد ئەو داهاتێ بۆ هەرێمێت هاتش بەغدا و یێ نافخۆی و یێ گازێ ئەگەر بەس ئەو ئەحزابێت بچیک هێلابان حزبە حاکم شول کتب درستی احتیمالە زیزی ئەف قەیرانە خلاص ببا و احتیمالە تووشی قەیرانێنە بە ئەسڵان یانوکەژی ئێک مشکلە هەیە مشکلامەل هەرێمێ ئەگەر یەک دقیقە بەس دەرفەدیم ئەو ململانە حزبێت بچیک خاصەتەن وەختی خوشی و شادی هەبێت بخود دەینن وەکی دەستکەوت وعلى اساس اويد كان وقت قيرانك شبت خدنا باشكنا سبب بارتي ويكاتي سبب شكو او حاكمه باشا بلام سبب مشكله باشا هر اي سبب مشكله بلام زور باشا
زۆر باشە بەڵام ئەحزابی بچووکیش دەڵێن هەموو بێپلانی و هەموو کەم تەرخەمیەکان هەموو برسێتیەکان بەشێکی زۆری لەسەر دەستی حزبین حاکم بووە دوو حزبە فەرمانڕەواکە بووە بەڵام کاتێکیش کە ئەکەونە ئەزمەوە حزبە بچووکەکان کە هیچ دەسەڵاتێکیان نەبووە ئەوان تاوانبارەکەن ئێوە نەخێر ئەو وەختی ئەو حزبە هاتینت ناف ساحێدا ئەف قەیرانە دەست پێ کرد چونکە ئەو بوون سەبەب بەشێ بوو جەهرێمیش بەغدا نەهات ئەو بینە سەبەب كوناهلن حكومتا هرمي بوضعكي درستي شول بكت او بينا سبب كو وزيرة خبكات إنن بو مبسط حزبي وناهلن كاكران جدبيت حكومتا هرمي حكمرانية تكنوقراط بكت حكمرانية كردي بكت بو ملتي كرد بكت بو كردستان بكت اش چارچوبة حزبيتي دركبن همي حزب لابد ببنا ايك پێدوانیا حکوومەتی کوردی بە بوونی دیموکراسیەت و کێبڕکەی شەریفانە و ئازادانە زیاتر جێپەی قایمە بێ زیاتر بەهێزە بێ؟ نه دیموکراتیەت سیمای پێشکەفتنێ یعنی ئەو ململانێ مدید جەولاتە شەکی باشە ململانێ هەبێت بەس ئەس بێژم کوردستان زەنگینە گەلێکی بسامان و سەروەتێ خۆ دەم هات حکوومەتە هەرێمێ ئەو ئەحزابێت نوکەل ساحا کوردستانی تفكير بكن عربت بيجن رب ضارة نافعة زور باشا خۆتە قەیرانە لازم استفاده زۆر باشە با قسەیەکیش لەسەر دۆک بکەین لەبەرەوەی بەڕێزە بربژێری شاری دۆکی پارێزگای دهۆک لە ڕووی ئابووریەوە بۆ خۆتەزانی خاوەن شوێنێکی جگرافی گرنگە نەک بەس بەتەنیا بۆ عێراق بگرە وەکو خاڵی ترانزێتی نێوان عێراق و تورکیاش ئایا ئەتوانن لە ڕووی پلانە ئابووریەکانتانەوە خۆت و حیزبەکەت لە ئایندەیە چی ممکن بۆ شاری دهۆک بکەن؟ بەڵێ مد برنامه خدا هەیە کو ئەگەر ئەس چوومە بەغدا و ملەتی ئەس هێنارتم سەر لیستا 184 پیشان ئازیڤە من پلانێ هەی سێ تشتێت گرنگ بۆ vê پارێزگەهێ بکەن بۆ دهۆک بۆ دهۆک بۆ پارێزگا بە یارمەتیتان بەڵێ با گوێی لێ بگرین ئێک مەشروعێ سوق حڕە ئەم چێکین زونێ ئازاد منطقەکی گومرکی برەهیم خەلیل ئایدی پارێزگا دهۆکیە شینا بازرگانێت مە بچینەش دەربە کۆمپانی دێنەوێرێ بازرگانê me depsanayî çi tevê sîkê bi xwe tiştînet derfetê karî bû hizaran genca dê peyda bin du kompaniyek mezin em ê serşûl dikîn we ew siyaseta hikûmeta merkezî yani ez ê şwêrê dilwêrê şerîkim û karî kimin ser ez ev ê muwafeqê bînim bû kompaniyekî mezin ya geşt û guzarê çêbet ku ser سیستمێکی زۆر نی حەدید ئەو ژی تقریبا 5-6 هزار گەنج لێشولکن خاڵە دیماهیکێ ئەمە بەس قسەی انتخاباتە؟ نه ئەvە بڕیارە کاکەڕەنج ئەزێ بێ خاڵێ بێژم ئەزێ بەرپرسیاری بەرامبەر بەوەی ئەگەر نەتان کرد وەکو پارتی ئەزێ وعدەکردمەت ئەزێ وعدەکە چییە؟ وعدەکێ بەس بەری بێ خاڵێ ئاخر تۆ دەزانی من بۆ وعد و وعود زاکیرەم زۆر تیژە بلا مەمنونم و ئەزێ ملتەزم بم ساڵە 1954 حکوومەتە عێراقی بڕیار دایە سکرێکی الباژێرê زاخل سەر خابیری چێکرد ئەو بڕیارە حتا نکرد باشە تۆزە بەدەنگی بەڵند حساب بکە ئەو زۆر سپاس زۆر سپاس زۆر سپاس زۆر سپاس با بەربژێرەکەتان قسە بکە گەنجانی خۆشەویست ئەو بڕیارە هاتیە ڕاوەستن ئەزێوی مەشروعێ لە بینم ئەو سکر بێتە چێکردنێ کەهرەبێ بتە پارێزگا دووکێ حەمیێ ئەو وعدێ ئەس بدمەتە کاکەڕەنج ئەس دێ چم 2 ساڵە هژمێرم ئەگەر من 5 سەدش بەرنامێ خۆ ئەوێ کاری من جێبەجێ نەکرد ئەس وعدی دمەتە ئەس ئیستیقالا خۆ بدەم بێمە نافتاڵە بێت خۆڕین مەخە ئەس دێ ئێمە ناف قوتابیەت خۆڕین مەخار و ئەس دێ کەیف خۆش بمە بوان شوورێ من شوورێ ئەکادیمیە و دێ خزمەتل ناوان گەنجە زۆر باشە بەپێی دەستوری عێراق بوو بۆ خۆتەزانی یاسای نەوت و غاز لەلایەن پەرلەمانەوە دەربچێت تا ئێستا و یاسایە دەرنەچووە ئێوە چوونە پەرلەمان بە ئامادەکردنی پرۆژە و گفتوگۆی زانایانە ئایا چیەکەن بۆ دەرچواندنی قانونی نەوت و غاز بڵێ ئەو قانونە زۆر مهمە و خەمساری تێدا بووە ئەو ژی ئێکیش خاڵانە و ئەم ئەس دێلوێ هیڤە بم و ئەزێ هەمی محاولاتێت خۆکەم ئەم وەک پەرلەمانتارێت کوردل بەغدا ئەم بمینە تیمێک
ایک دنگ و ایک هزر و ایک بریار کو ام وی حەزەکەی ببن بە هاوپەیمانی چێ لە ئایندەیە لە حیزبە کوردستانیەکان و عێراقیەکان هەمی کورد لازم ئەم ببینە ایک دەنگ و ایک ڕنگ ئەس دێ تشتێک دیژی کم کاک باشە هەر کەسێک لوێرێ عربە و حزبێت معارض ئەوێت شەڕێمەتکەن ئەس دێ محاولەکەم خو بگەینمێ بکمە هەواڵێمە و بینمە کوردستانی مێهوانکەم و ئەس بکمە هەواڵێمە نەدژیمە زۆر سپاس مایکەکە بەکێیە فەرموو مایکەکە مایک فەرموو 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 بە یارمەتیتان بە یارمەتیتان فەرموو کاکە گیان سەرەتا بەخێرات خۆت بناسێنە بەڵێ نەخێرا کاکە گیان پرسیارەکەت وەک دەرچوویەکی زانکۆ لە بەشی ژمێریاری لە زانکۆی دوهۆک خوێندکاری دکتۆر بووی ناوم ڕزگار کاڵڤمە سەرەتا بەخێراتنی دکتۆرەکەم بەڵام پێویستە پرسیارەکەت ئەگەر پێم خۆشە کاتم بیت پرسیارەکەت لە سەرەتای بەرنامەکە وتومەنی و خۆلاک پێم خۆشە کاتم بیت پرسیارەکەت من بیرڕام جیاوازە لەگەڵ دکتۆر پرسیارەکەت قوربان فەرموو باشە ڕخنەیەک لە تۆ ئەگرم دواتر پرسیار لە کاکە گیان زۆر سپاس پرسیارەکەت کاکە پرسیارەکەم تا چەند دکتۆر ئەتوانێت چونکە من کەسێکی بێلایەن دوور لە بیرۆڕای دکتۆر من دەڵێم تا چەند دکتۆر ئەتوانێت سەرکەوتوو بێ بەو خیبرە و بەو شارەزایی کە هەیەی لە بوارەکەی خۆیە کە جێبەجێیکە لە بەغدا بۆ بەرژەوەندی هەرێمی کوردستان بەبێ ڕەزامەندی سیستەمی و بەبێ ڕەزامەندی سیستەمی حیزبەکەی واتە چۆن بتوانێت حیزبەکەی قایل بکە کە بە گوێرە و بە ڕێچکەی خیبرەکانی دکتۆرەوە پێشنیار و پرسیارەکان و لە یعنی مەبەستەوەی بە کورت و مختصری زەمان چییە بەو خەلفیەتە معریفیەوە نەبێ بە مطیعی حزب بەرنامە ڕاست و دروست و زانایانەکان کە لە ساڵحی کوردە جێبەجێ بکەوەنیە تۆ نەتێش من پرسیارەکەم کەم تۆ پرسیارەکەت کرد باشە من ئەڵێم دکتۆر تا چەند ئەتوانێ ئەو فکرێکە لە مێشکی خۆیاتیە بتوانێت جێبەجێکە لە پەرلەمانی سپاس فەرموو دکتۆر فەرموو دکتۆر بە خێرایی وەڵامم بەرەوە مایکەکە بە کێ قساکە هەر کەسێک قساکە لە پێشی شەوبایەکە قسەکە کاکە دەی فەرموو زۆر سوپاس زۆر سوپاس کاکرانچ من یەک پرسیار دەنگی خۆ بڵند کە ئەس پرسیارێ ناکەم زۆر سپاس دەکەم فەرموو یەکێکی تر کە پرسیارە پێش بەرنامە شەرحی یەکەم دیارە کەس گوێ ناگرێت زۆر سپاس دکتۆر وەڵام بەرەوە پرسیار نییە بەس پرسیار هەیە کاکە بەس پرسیار هەیە هەموو شەوێت تا 12 شەو من سڵحی یەکێتی و پارتی و گۆڕان و نازانم حیزبی ئیسلامی یەکەم بەس پرسیار کێ پرسیاری هەیە بیکات بەس پرسیار فەرموو بەس پرسیار فەرموو پرسیار پێشاکی بخێر هاتنە هەمی هێلانات کرد پرسیار کاکە گیان پرسیارە ماوە جەنابێ دکتۆری گوتی من لای ئابووری کار دکەم من پێشمەرگەمە حەفت ڕاتبێت منێ لە حکوومەتێ دێچتە بەغدا داوای ڕاتبێت مەکەت ئان ناکەت دەست خۆش فەرموو مایکەکە بۆ کێ ئەزوان جاڵە بەێ بنسبەت پرسیارە برادری عول ئەس دەچمە بەغدا وەکی کوردێک بەس سەر لیستە 184 ئەف لیستە پەرژەوەندیە مەلەتێ کوردایە لیستا شەهیدایە لیستا پێشمەرگایە لیستا کارمەندایە لیستا ئەvê listê daîmen kar kiriye bû perjewendiya milletê Kurd we çica tearrid çê nebiye perjewendiya milletê Kurd nisbet pisyara bereza fermû ser pê bele kak diktor fermû nisbet rawatibê pêşmergeyî berêz tu ser serê me û ser çarê ratibête û hemî pêşmerga û xêzanê şehîd şerîkîn il ser her dînarê me الدفع حكومة عراقي أم الشري سرقين بينين فرمو برسياركات بله دكتورانش الزانكوا زاخو برسياركم أويا دنگ بلند كبراي من بله دكتورانش لزانكوي زاخو برسيارم أويا كاك دكتور باسي بترو دولاري نكرت و قازانجي بهرمي كردستان تايبت او پارێزگارانەی لە هەرێمی کوردستان کە بەرهەمهێنەری نەوتن بابەتی پترۆ دۆلار ئەمەوێ بە دکتۆر
ئەوە شتە شلۆڤە بکات توزێ ڕوون بکاتەوە بۆ خەڵکەکەمان چونکە بەرژەوەندی ئابووری لە هەرێمی کوردستان تایبەت دارایی بۆ خەڵکەکەمان و ئەوەی بووچە براوە و ئەوەی نانی براوە قەرە بووە کرێنەوە بەو شتە سپاس فەرموو پرسیارەکەت دکتور ئەحمەد سافار خێر بێ سەرچاوە بۆ وی پرۆگرامی وەک جەنابێت ئاکادمیەکە دە پسپۆریا ئیکۆنۆمیدان اقتصادیا ئابووریدا جەنابێتە گوتی من پرۆژەیە هەی کار دکەم بۆ دەست بە ئینانە موچەی خەڵکی کوردستانی حکوومەتە مرکزی زۆر سپاس نفتی کار نەکرد هەکە نفتی کار نەکرد جەنابێتە دیچەوە چ سەکتەری دی هەنە سەر کار بکات و چاوە دیشاریکەی زۆر ئەو برادەرێکە نەمهێڵا تعلیق بابا پرسیار بکە مایکی بە نەدیسان سیۆری ناکەم ئەست بێژمە ئەو دەستپێکا بەرنامەی گەنگەشێک ناوە سیارێدا چێ بوو ئەست بێژمەوە برادەرە خەلکێ نەڕازی بەری ڕازی دیشتە سەر سندوقێت دەنگدانێ بوو لیستە 1984 خەلکێ زەحمەتکێش خەلکێ زەحمەتکێش زۆر سپاس فەرموو پرسیارە من دوا پرسیارە فەرموو مامۆستا فیراس محەممەد فواش زانکویا پۆلیتەکنیک دهۆک پرسیارە من بوو بەرز دکتۆر ئەحمەد سەفار کاندیدی پارتی ئەرێ هەگەر حکومەتە عێراقی هەوڵدا 317 میلیارد دینارە بریتەوە زۆر سپاس دەچ کارتە فشاری سەر حکومەتە عێراقی هەبیتن قسەکان کۆکەرەوە کەمتر پرسیاری تێدا بوو بە تایبەتی بۆ پێشمەرگە قارەمانەکانی کوردستان کە زۆر مەزڵۆم و ئەوان نسبة بترو دولاري أول ديف دستور عراقي ماذا صدو دوزدا حسمت كد من قد دستور حكمة دب همي قوة خشولي كمكو $2 هر برميلي أزبين بوهري ما كردستاني وبنسبة حصة مش بوجا عراقي هفدة بو شكلة دوزدا أصلا هفدة جي مسألة توافقية نا دستورية ال 2005 ما كردا قد أم 20 صدينا أوان قد نهين دوزدانا ما طلبا بيستيك الوان دوزدا توافق تشبي سر هفدة زۆر سپاس کاتت نەما بەڕێز دکتۆر ئەحمەد سەفار زۆر سپاس دەکەم بەخێر بێ سەر چاوانم بنەرانی بەڕێز کاتێکی خۆش بۆ مولاتان سپاس بۆ هەموو لایەکان